زۆر لە مێژە دەیناسم تقریبانەوە 10 ساڵ زیاترە یعنی من کە و کابرای دەناسم ئەو ئیشەی دەکاتم زۆر ئێستا یعنی خەرکە ڕووی تێکردی لەبەر قەیرانەی لە بۆ وەزعی زۆر یعنی خەرک دێ قۆندە شتوا دەدوورتەوە کە پارە نییە مەعاش نییە و قەیرانە و بەخۆ دەزانی شەکە کوواو هاە لەوەتی ئەشتاکانەوە بە بیرم دێ ئەوی شەی دەکەم 81 82 83 لەوە دەست بە وشەم کردیە تا ئێستا لەگەدابی ناخۆشیەکانیشم ئێستا ئەو دەستانم سڕ بووە دەمارە ڕیسیەکە تەسک بووە خیناچووناکە دەستم سڕ بووە لە بەخاتی ئەو دەستانم ئەم ئەستام و مەچینەم کڕیا بە 72 وەرەقەی بەس ئیشم لێ سووکە ئەو کات ئیش باش بوو ئەوی دەورەمە چای دەکرد فەقیر چای فڕێ دەدا بەخوای ئەوی دەورەمە لۆم چا دەکرد فەقیر با فڕێ دەدا ئەو چی چا دەکرد دەورەمە هەنجنی قەدری دەوران قەدری پارەی دەزانی هەنجنی بەس ئێستا فەقیر تازە قەدری پارەی دەزانی Tu commences à rêver. هەڵبەت گوڤارە سنێلە ژیلڤێرێ ڕۆڵێکی سەرەکی هەبووە پێشڤەبرنا gelek gencan da ez bixwe ji wan gencan me evê li destpêkê kesekê neyê rewşenbîr bûm ez piştî min qesta vê guvarê kiriye piştî xwendina vê guvarê min gelek fayde jî dîtiye ez gelekê serbilind im ku guvarekê wekî vê nava duhûgê de derkevî گوبارە سنێلات خوێنم ئەسپاسیا گوبارە سنێلاتکەم بابەتن زۆر المفال گوبارە سنێلا دەهانە رنگاوه یکم جور بیتا که خیزان امبزداری ده نمایش که هو شانوگری که هو یا خوش یا پیکنین یا جوان یا سروبر حقیقت و کومدی تی زور کلمه که افشف زیده دلخوش بون ام وی داخوازیل همو خیزان آکریت کن که بزداری دو شانوگری دا بکن دا بردوام بن ئەس وەکی ئەڤڕوو ئەمەدا بووم vê جوورە شانوگاریە وەکی ئەس بینم gelekî giring ev şanûgeriya bênekirin çunkî êwaz eynûka xalik hemî welekirî yê bêhîn tang bûy vê ca ev cûra şanûgeriya bênekirin dê xalik gejbîn bîtin